ئەمای کە سەوزە ئەو ڕۆژە لە هەموو شوێنێکم بینی خۆشم لە سوۆسیال میدیا زیاتر ئەمای کەما بینی بەڕاستی ئێوە نەبووایەن هەرزوو بوو کۆتاییان بە خۆپیشاندنەکە بەومانە ئەهێنا ئەمانمان گرت و خۆپیشاندان نەبوو ڕاستی هەرزوو کۆتاییان پێهێنا و ناچار ئەو ڕەنگە ئازاریاش بداین ینی من خۆم هێکێکم لەوانە کە ئازاری جەستەیی و ئازاری دەرونیش بجێشت کەناڵەکەی ئێوەش ڕووماڵی کرد ڕاستی چاوەڕوان نەکراو بوو بۆ ئێمە بۆچی چاوەڕوان نەکراو بوو یعنی بیانویان نەبوو هێزەکە بیانویان ئەوە بوو کە ڕێگە ئەگرین ڕێ باشە خۆ ماڵێک ئەگەر تازیەکشی بێ 2 ڕۆژ خێمەدانێ 3 ڕۆژ خێمەدانێ باشە ئێوە باشە و ڕۆژێک تەحملتان بکەدایە یعنی نەیانتوانی 5-6 ساعت تەحمل ئێمە بکەن کە ڕێژەکەشمان کە زانیان نیوەڕۆ بوو برادران ڕۆشتنەوە بۆ ماڵ نان بخۆن و بێنەوە بەڵام سەیریان کرد ڕێژەکەمان کەمە بۆیە ئەوشیان کرد کۆبوونەوەیان لەم بینایە کرد و هاتنە گیانمان دەستان خۆش بێ ئێوە کەناڵێکی پرۆفشناڵە